فايمة 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 چی؟ فايمة توفيق على چی ده؟ چی؟ بانگت اما چی؟ اما بیس شپالی؟ مسألة ئەرێژنەکە تۆ هەر منە بینی پف لەم بۆنە و پف ئەرە پف لە خۆ عیب ناکەی تۆ؟ بفلتوف بۆگەن لێ ئیشەکەم کرێ کاریەکەم دامە خەریکێ و حیوانات ئەیدی هەروایە خەڵکیش ئیشەکات خۆشی شووە بۆگەن لێ دەبڕ خۆم شد ژنەکە چەند وەختە تۆ خۆ نەشتووە ئێسەیەکی گوێی لێ بێڵێ خوای لەکەی خۆی نەشتووە هەژ مانگە کاتی بەفرەکە بوو باری دوای هەفتەیە خۆم شت بۆگەن لێ نەچە ناو خەڵکەوانێ ژنەکە خەریکە ناخۆشیەکەی خەریکە دەهریمەکەی بابە من مێردم معقولە تۆ لە ژوورێ بخەی من لە ژوورێک ئاخر بۆ بە پیاومان نازانی چی تۆ بۆگەنی چۆن خۆشەویستی لەگەڵ تۆکە من هەر لەگەڵ تۆ هەر نانم وڵات تۆش دڵ ئەوەنە خۆش نەبێت لەبەر عەباسە شێتی براو نەبووە عیان بوو جیا بوو مۆلێت لە تۆ وەرە پف لە خۆ دەبڕم بە دوو منی یا ئەڵڵا بۆ کۆ کوڕم بۆ کۆ تەوا هەر ڕێگەکە هەرەوە نێکەیتە خوارەوە لێەوە چێوە ئەوە چێ و ماسی حیپێتە دارم ئاوەدا بە ماسی حەدار ئاو دراوە ئاوی لێبوو ئاوەمەدا ئەی ئافرم ئەی ئافرم کوڕم بە فەیمی دایکە بڵێ با تۆزێ ڕۆمانسی بێ لەگەڵمان ڕۆمانسی ڕۆمانسی نە کوڕم ئەو ڕۆمانسی ڕۆڵەوەی لێهێنی کەڵەشێرەکە بووی بەیانیان نەخوێنێ ئەی ئەی ڕۆمانسی ڕۆمانسی بڵێ لەگەڵ باوکمان تۆزێ ڕۆمانسی بە یانی تۆش کوڕی منیت با دایکە گوێی لێ نەبێت لەگەڵمان ناخەوێت پێ من لەگەڵ باوکمان بخەوە خەوی نایە خەوی حەب خەوی بۆکردین حەبی ئاشدا شێت مەکەن بەم جووتەتان شێت مەکەن دامناوە بەس نازانم کەیە کوڕم تۆزێک عاقڵ بە ئەیبزیە تۆ بەیانێکی کە هەستای پێشوی نان و چاپ خۆی بم بۆ لای وەسات جەباری فیتر بۆ سارەکەمان سێتی وەڵا هیچی نییە باڵانس و میزانی تۆ ڕێگەکەم هەتی خوار بووی خوار نازانم یا چای من تاکە و تاکات تۆ خوار بوویت عیب نییە ئەمە چی ئەم گەڵایە ئەوەی کسەکانە بۆ ئەوانە کردومە کسەکان هەمووی حەزم لێکرد خوڕ بە و تەپڵەی سەری باوکم بۆ کچ هەیە حەزت تۆ بکە ئەوسی هەمووی حەزیانە کردو ئەوە کەری کوێیە کێ کورە ئەڵێم ئەوەی حەزت تۆ کا کەرە بوو با کوور خوای ئەم هەموو کەرە بۆ چیە خوایە ئەوسە حالێک کەرە لەبەر دەمایە کرد باشە خوا ئەم شەکرم بۆ وەرە ڕۆڵە کوڕم وریە ڕۆڵ تۆزێ ئاقڵ بە ڕۆڵە کوا کرد کاکە داوای لێبوونەکە من وڵایی تاسۆ ئەو کەرە بووم ناڕۆ کورە کوڕم ئەی هاوای کاکە من غەڵەت بووم برا سۆ ئەو کەرام تۆ بڕۆ بە دایکم لەوەی کە پێموتی وعدێ کەرەکەشە بۆ هێرم ئەم باوکمای خەوی نایە باخ بخەوێت باوکم ڕۆ باوکم ڕۆ کوڕم پێ بڵێ لەگەڵ باوکما بخەوە بخەوە باشە دەبڕۆ ئەگە باوکما بخەوە ئەگە باوکتا بخەوە تەواو باوکتا بخەوە ڕۆ لەگەڵ باوک ڕاوەسە ئاوڕم کەرە و دی و دەبڕۆ خوا لە منە بسێنێ بۆ خاتری پێغەمبەر بە شەرەفم بەدەست ئەم جووتەوە شێتە بوو تۆ بۆگری من بە باوکە دەگریم بۆ باوکزیەتی پیزە چۆپڵە بۆگەنی لێ من حەزی بینی بۆگەنیە بۆنیە وای باسەکەی بۆم بزنەکە خۆسرە لەو زۆر بۆگەنی بەڕاست منی نابۆستێ بەسی بوو گلەیەکی هەبوو گلەیکی وتی دایکت خەوی نایە نا خەوی ئەی وتی وتی بڕۆ پێ بڵێ دایکت لەگەڵ باوکمان لەگەڵ باوک وتی بڕۆ پێ بڵێ دایکت لەگەڵ باوکمان تۆ لەگەڵ باوکمان ناخەوی ناخۆم ئێوەوە بۆگەنی لێ برە خۆی بشوە خۆ باکڕێ منیش لەگەڵی ئەنو بۆ نیست لێدا بۆن ئابۆن لە خۆی ئەڵێم دایک مەڵێ ئەو کات کەی ئەخەوم بۆن لێدا خۆی بسووە تاو ئەجا خۆم ئەخۆم نەگری تۆزی ئەگریم تۆزێکی ترەگریم یەک تۆز نا کەم تاو
وقتی تەلەفۆنە ئای باوکم ئەلۆ ڕەفیق باشی بە قوربان براشن باشە مناڵەکانم ولای باشن کەی ئەرە بابە عیدی میلادی چی بە قوربان ئەزانی ئێوە خوی ژنەکەی منیشتان شەڕ کردووە ئیبرە کووە باوی ماوە عیدی میلاد ئێ باشە دەعوەتمانەکەی ئەخ وەڵڵاهی جارێ ئەو نازانم فترێ وەزعمان باش نیە بەخوا بڕوا ناکەم لەگەڵ ما بێت ڕەفیق گوێ بگرە هەر خۆمیەم و تەواو ئەگەڕێ منیش نایم دوورە نابم بەڵام ئاخر هەر خۆمیەم تەواو دە باشە دەی خوا حافیزتان بێت ڕەفیقە چۆن بێعەقڵ بوو خوساوە بوو ئەم ژنەی منیش ئەوە وەزعمە کاڵێ کاڵی جان بەرەو سەریدانە لابێ بە قوربان چیەکەی تواز لەو بێنە ئەو دیوم جان جان ڕازانوتەوە نازانێت کەی باوکمێتەوە بابا تۆزێکی کێتەوە پێنەوەتی چی بۆ ێنەدا ناپێنەوتم خۆ هەرچیەکەم بۆ بێنێ هەر بەلامەوە زۆرە حەزەکەم بزانم چی بۆ ێنە لە خۆ فزوڵێت گرتومی قوربانە چی و کردو ئەو دیو شتەکان ڕازانێتەوە کوشتەکەم هەمووی لەسەر مێزەکە داناوە گوڵەکانیشم داناوە زەڵامشەکەشم هەمووی هەڵواسیوە ئەی دەستەکانە خۆش بێ یاخوا کچی من عاقڵ و سەلارە ماشەڵڵای لێ دەبڕۆ بزانە باوکتە مالك السلام عليكم هاتووە فەرموو کاکە یان یاخوا بەخێر بێ چۆنی کاک تۆفیق یان شکر باشی بەخێر بێ یاخوا فەرموو شكر باشن نەکەی دانەنیشی داش دایشە فەرموو کاڵێ فەرموو کاکە یان فەرموو یاخوا بەخێر بێ سەر چاوەکانم بەخێر بێ یاخوا رفيقي برام وەڵی ناتۆتەوە ئێشتا ئەی کوای فەیمە بۆ لەگەڵانیە والله يا قام ديني بۆ هلا سر ايش ولا باخر سر هاتم بو ايره لەک تۆز خۆ جووت کە با بۆنەکە کەمتر بێ ها هیچ نییە کاکە گیان هیچ نییە وەستاقەوەم کاڵێ تۆ زێروایوی کاڵێ شي تتشتيو بوونی لاکۆستی لێ نادا کاکە گیان عليتي تخوالتي تساليكم هیچ نییە کاکە گیان هیچ سەری نییە خۆی بوونیە سەری من بون ميد بوونی عترە دي والله هاتوا مع النقصانك على خان دي تو تعليقك مالي يا باشا قروا ابونا انا بدو ما بابا أنا خوش الرب يخوا بخير بك كاكا جان والله شكم من لسن ايش من عراقكم ومن هيلاكم من خليتيوم مانغا وشتانم مانغا دوشم ولا مرة تاشم سوزان انواع ايش صاحب كاكا جان ليش صاحب يا اخوا قيتشكا فريق وش تلقواكم اي تو باش دوبا فيم بينها لقى خوتا اي ما بان ما نكردون براش نزاين شون باسي فيمك بخوا برا وصم زوز وخرافة اي بو تشي بو ديسان كاكا اول الشيرو من الامتيل اي نابي اوي والله بيم سيرة بخوا الدنيا قرانا زميه وبو هرو خوتانا ناكنتي ابزانا وبوكتا والرفيق خير ودرنيا تو ابو بيش من والله دایکە باوکم هاتەوە اي باشا بخير بيتوا قولم كي أراني ديلم قولم أبي قول خن جابي قولي باخي هوام جابي قولم دستكان خوش بي أي بخير بي توفيقي بدا زاري درنيا يا أخوة بخير بي تولد شيء أزاني بم أتوار والسكناتها يعني خوي جنكم تان خراب كتوا وجه بابا عيبة توزع في عودانيش توتو من الجناني قول قضية جنانيني من جني خوم خوشة بقربانه أيوة كابراش نبودي هنا والله تخوا باسي بو كاكا دايما الشر لو مالي اجاويك علي حلبي واقع واتر له اي كاكا يا ختاي توشي تيا بو ختاي منه والله برا مشكله او دايما على خوف شو نازان بون اخبوني تشيملي دخوب شو راستك ابي قزابي بو خوناشتي كاكا جان تو ابي بقسيجنا كوبكي تشيويست او ابكي على خوب شو لباكر جار دو جار خوب شو الرفيق جان كاكا جان من حفتيكي سستان روشت بو بفرق العزاب وخمشتوا هاش مانغا او انا روكاكا بيكل الله اخواتي ولا بيها جاك توفيق جان يجار واجمك كبا توشي نخوشي نبي عاوز الزخوب والله شو صاغم وبجديتها اخي كاك توفيق جان نابي اوهابي
ئەبێ تۆش باش بی لەگەڵ خێزانەکە تا ئەبێ کات و ساتی مناسبە وشت بزانی ئەبێ خۆشەویستی بیتێ پاک و تەمیز بی ئەخ بۆیە شەڕتانە بێ تۆفیقی برم بەساقە تۆزی ڕۆمانسی بە تۆش چاوەکەم دەسێ بیجامی ئەم ئابریشمەکان هەیە لە بازاری فرۆشتنەوە لە بەرکە ئێواران بڕۆ ماڵەوە پاپێ بە لە خۆت و بۆنێکی خۆش و چاوەکەم واللهی ڕەفیق جارێکیان وازام یەکەم ساڵی زەواجمان بوو دەسێ بیجامە لووسەکان هەیە لەبەرم کرد ئەلێرە نووسم باین هەستام لەویا بوو ئەوە نییە دقەی چێکە هێزتم خلیسکەرەی کردو لە ئەزانین چۆنە تۆفیق گیان بە ساقی چاو من متابعی تۆم زۆر کردو ئێستا تۆ ئەوەی بە دەورای ژنی خەڵکی کایت و ئاباشنیشی خەڵکە بینی سەد چاوە ڕۆحەکە بوو ئەوەی بە ژنی خەڵگەڵی بە ژنی خۆتی بڵە بزانە ئەو ژنە چی بوو ڕەفیقی برام کاکە ئەویش لەگەڵ ما خراپە دایما ئەچێتەوە بە گەژما دایما ڕۆم نایەتێ ئەوژێک و خوشکم تۆفیق گیان شەژمانن ئەو لە ژوورێکە خێمن لە ژوورێک خەتای تۆیە بە ساقە بم چاپڵە بەدەستێ لێ نایرێ بە ساقە بم خەتای تۆشی وڵاتەوە دە شتێکم فێرکرد ئەها من ئەوە بم بە جدی شاخ دەرێ ڕەفیق گیان گیانی ڕەفیق ئەوم پێ ناخۆش ئەوە داخەوە چێتە دڵی ئەو لە ڕقی من وایە بووینە بخەوە کاکە دە شتێکم فێرکرد خێتانێکە ئەزایی چی کاک تۆفیق گیان ئەزایی چی تۆ ئەبێ بە خۆشەویستی و قسەی لەگەڵکەی ئەبێ گیانی بۆ بەکاربێنی ئەبێ گوڵی بۆ بەریتەوە جاجا دەست بەرە ها ئەم ملوان کە ناسکانە هەیە دارێکی بۆ بێنەرەوە ئێواران دڵی پێی خۆشە ژن ئەزانی چیەوێ بەس خۆشەویستیەوێ کاکە ئەم سووراوەی بۆ بکڕە و پەنجانەی سوورکە لێوی سوورکە بە قوربان پشتی چاوی ڕشکە بەس بە شەقاز لەنا بەم داو دەرمانە ڕەفیق بەڵێ هاتی تۆ گوڵە بۆیە نابوو ئارە وەڵڵا هەموو هەفتێ بۆیە هێنم جا یعنی گوڵ ئەمەنە مهمە ئای چۆن گوڵ دڵە کاتەوە ڕۆحە کاتەوە بە ساقە بم ئەی چۆن کوربانە بەم گوڵەکەش زۆر تایبەتە کورە بە چەپە قابیلتە بە عارەبانە قابیلتە زۆر ڕەفیق با من بڕۆ ناڕۆی کاکە ئەیدی ئەی تۆ پێم بڵێ ئەی وریا چۆنە باشە وریا والله وەزی لەو سا خراپترە ئەو سا هەفتەی دوو کارە بامان لە ئێستا سیانی لی شێتیان کرد خوازین چۆنە تۆفیقی برام یەک شت هەیە با پێ بڵێم ئەو کوڕە لەوانەیە ئافرەتێکی چاکی بۆ بێنی خزمەتی ئێوەش بکا لەوانەیە ئەویش چاک ببێ ئەیدی وەڵڵا هەیە ئێوە غەدرمان لێکەن بۆ ئەوە تا کاڵێ من بە وریا گێش بۆنی چەند دوو کیلێویش کۆرە تۆفیق گیانە ئەوە مناڵە خۆ بۆ نییە ئەرە وەڵا کچی من جارێ بەگەشتی ئەشکێنێ ئێمە ئێمە ئەرە من وەڵا هەرچیم کردو ئەبێ وەکو ئێوەم لێوێ لەو خێزانەیە یەخوا وەڵا ئێمەش حەزەکەین یەکشتم لە خەیاڵە جێبەجێیەکەم بزانم سەرەگرێ ئیشەڵڵا سەرەگرێەوە ئیزنەوە نابێ باش کاکە ئەی بۆ شوێ ڕوو ئێمە عید میلادە کاکە نانوچێش حازرە ئێمە سەری تۆفیقچیەکە تۆ بەمان ببڕام ساڵ کۆرە بابم نازانم شێ بیر خۆم نەشت نەخاتاڵی بیبڕم وەڵی پێم ناخۆشە بڕێ بۆ شتێک لە مێشکمە با بڕۆم بە جێبەجێیەکەم ئاوا هەتا ڕۆمانسی نەبم وازنە ئاهێنم یاخوا کاکە گیان یەخوا بەخێر سەر چاو بە حافیزێ بێ بەخێر بێ ڕۆ مامەکەوت هات دەبڕۆدەی کچەم خواگەێرێ بێ ئەزانانی چی بکردنەکە تەلەفونێ بکە بۆ فەیم گلەی لێ بکە بڵە ئەی بە نەهاتوی مۆبایلەکەم لێرە دێڵادی بێنە خێرا تۆفیقی داما بەخوا چ ئەجیری خواردە بە دەزەمشنە کاکە ژنەکەشی ناحەقیە ئەمە بۆنە لێ ئێمە تیوە بەخوا نازانم ئەڵێنە دەوازی دیژەکە ڕۆڵا کچم تەتاوی لای بەدەستە بەن تۆ تۆش دایم واڵڵا خۆ بۆنی چانیاڵی لێ نەهاتۆ بۆنی باشە دەیدە تەلەفونەکە بکە بەس قسە بکە مامە هاتبوو بۆ داواشە تا ماوی دوعا بۆ من بکە ئەلو ها سەمیدە فەیم گیان چۆنی بەس تاقە باشیش کرد تۆ باشی فەیم گیانەوە بۆچی دیار نەبووی بۆ نەهاتی من نام بەگە تۆفیق نام بۆی شوێنە من حەز ناکەم بێم بۆی شوێنێک بۆ دیسان شەڕتان بووە خۆی ناشوە بۆ گەنی لێ حامان چۆن لە منش نام بۆی شوێنە نام بەکەم ناوڵ فەیم گیان نابێ وابن ئەوە تا ئێمە چۆنین ئەوە تا بەخوا ڕەفیق گوڵی بۆ هێناومەتەوە عید میلادی منە ئەمڕۆ مەگەر خوا بزانێت چیان حازر کردووە لەگەڵ کاڵێکیانە ماڵیان ڕازانوێتەوە خواافز بێ ئەیڕ ئەوە خۆدای خستەوە چی بکەینە حەقی نییە بەخوا داماوە باشەوە بووە لە تۆفیق شێتی کردووە کاکەمە کەی بەشەرە ویش بەخوا پێم ناخۆشە ئاوان دابۆگەی کێ بوو تەلەفۆنیەکە سەمیرە مژنە بوو بۆ ئیدیم لای
ميلادي هي شفرة الميلاد أروي نخي نارو من نارو ما رفيقي قولي بقريبة أي بو موتلو ناكري باكو بوبني ناكري باكو بوكني ليه توا ما نقدر بوبني ناكري باكو توفيق ما أنا كيف أصير توفيق بجيرب توا من أروح ما يكون توا من هنا حديقك نار أروح حدقي شي نعم نروح قول من هنا حديقة توفيق رفيق الله ينعظم ما أنا ما تميسي جا ئێستا فەیم بانگەکەم ئەم سوپرایزی ئێمێ و دوو قسەی ڕۆمانسی بووەکەم هەموو شتێک حەلە بێت پێڵم بۆ ئێوارە قەیسی و کشمیشێکمان بۆ بکە بۆی جەوەکە خۆشتر بێت خۆشە وریا دەوەرە کوڕم دەوەرە بەساخە بۆ چۆ کوڕم ئێوە حدودە تەواو بوو ڕۆڵە تۆڵی هەندەبرێکردێ مردوو مرێ دەدانیشە ئەوە چی باشە گەڵای بوو بە دوان ئەوەی ترم نادا حەزم لە کشێتتر کردە دوان نێ ئەسە دوانە هەیە ئەو کەڕ دەوەرە من خۆم کەرێکم هەیە و أي تو روزاز تذكر كوا من إلى بس واري باشە بە قوربان دوایی جاوەرە بێ بڵێ خۆتی ئەمە چۆنتی گوێ بگرە وەریا گیانە ئەی بۆ بە باوکە ناڵێ باوکەوە چیە شتە جوانە پێتە يا زردير ها زردير باوکەڕ بۆ تۆ زین جەرجیر چییە أي بۆچی باشە والله لين أجمع مانجا فركاني بيدي تساكا به ئەمرن نەمێنێ ڕۆحم چۆم زانی ئەیزانی بۆچی نا والله أبوي خوشية ئاخرمە ئەوەی ئەمە بدرێ بە مانگا کورە کوڕم تۆزێک عاقڵ بە ئەمە سوپرایزە سوپرایزم بۆ دایکە کردو بۆ فەیم والله ميت يخو کوڕم سوپرایز ناخورێ نا ناخورێ نەخێ سوپراز ئەکرێ پێشکەش ئەکرێ بە یەکێکی خۆشەویست يعني ستو لكن بيخوا کوڕم نایخوا دایکە بۆ دایکە مانگایە کوڕی من أنا با ئەمەی ئێمێ ئەمە سوپرایزە ئیتە تۆزە قسەی خۆشەویستیە گۆڕینەوانێت تێگەی بە کوردەکەی بووی لەگەڵ ما بخەوێ لا حول ولا قوة ديت أنا ناخوي ناخەوێ والخير فقراوة ئەوەیە ئەشێت مەکەی بەخوا بخوا دەجۆ بگرە ڕاکە فەیمم بۆ ها تو مسكين لك تويا كلا غلط خويا من غلط اخو کوڕم نابێ ڕۆڵ ئەو خەوە ناڵێم تۆ هەر چاوە لێک نایتە تاپڕ خەوێت ئەو خەوە ناڵێم جا تا تێدەگەێنم کەرە بم چییە تۆ بڕۆ فەیمم بۆ بانکە دایکم ماڵێ بە قوڕژی لێسەر لە منی شتێکگە ئەمرن نەمێنێ دایکتم بۆ بانکە با سوپرایزەکەی بەمێ دایگم ڕۆت ها ڕۆت بۆ ڕۆژ وڵا ماڵی زێت تۆرە ئەی قڕبە و تەپڵی سەرم بە شەرەفم لە بینی ئەم دوانە تا شێتە بم شێت دەهامادەم وایە سوپرایزەکە بۆ تۆ باشە من ئەڕۆم من خۆم ئەزانم چی ئەکەم ئەڕۆم أنا ما أنا متسيتك باوا 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 کوڕم چییە وەریا ڕۆڵە چی بۆ بانگەکردم ئەوم خواست مەزوو بێتەوە کوڕم بۆ خواردەوە تاڵیشکە هەتی وەڵی زەهری مارە ڕاوەسە تۆ سێرم کە بە یەکشت چاکە بیت هەر هەمووی بخۆ عەلەمت تیا نامێنێ ئەی کوورە با دانەیە کەمتر باشتر هەموو کەرم بۆ چییە دەبی خۆ کوڕمی خۆ ئێ ئافرین قورعان نسيتك أنا معنا والله خوتي سربرايز
ئای تۆفیق تۆ بووی بە مەخسەرە ئی باشە ئەخ تۆ پیاو نیت ئی باشەوە حەڵاڵی خۆتە ماقولە وا ئەچێ بۆ یەک دانە ساڵە لەگەڵیان نەخەوتووی تۆفیق تۆزە پیاو بە حەسابی بۆ خۆ بکە بێ لە خۆ بکەرەوە ژیان ئاوا ناڕۆت خۆ بەزانم چیەکەم کاکە فەرموو کاکە باشی سەرچاوم بۆ کوێچی یەک دقە گوێم لێنێ یەک دقە کاکە فەرموو ئەڵم بۆ کوێچی جاوکە کێ پێویستی بۆ تۆ باوکمی برامی چ پێویستیش بۆ لە بە ساقم لە یەک نەگەشتین ئەتوانین بمەی بۆ شوێنێکی خۆش بۆ کوێ شوێنی خۆش شوێنی خۆش یەک دقە بەخوا من لە تۆ ناگەم یەک دقە زان بۆ کوێشی یەک دەوەرە کاکە جەم باش شوور باشی بە ساقم چاوەکەم ئەمریکا بۆ کوێشی وەڵاهی حەزەکەم بمبەی بۆ شوێنێکی خۆش تۆ شوێنی خۆش لای منە ئەدی شو ئەدی ئەوە پارکی شارمان هەیە خۆ ئاگای لێ یەک جەوی هەیە سەوزاییە ڕۆحەکە من ئەو شوێنە ناڵم لە یەکتر نەگەشتین ئەی یعنی شوێنێکی خۆشەوە نییە جەوێ دروستکەم بۆ خۆم جەوێک وەڵا وەرە ناو بازارە قاوەخانەی لێە شوێنیشی هادە بێدەنگ ڕۆمانسی چاوە ڕاستەکەم من مەبەسم ئەوە نییە تۆ لە من ناگەیت ئەی یعنی شوێنێکی خۆش چۆن بڕێن بە کوردەکەی یعنی دەبیێتی ئەوە نییە ژن و پیا و تێکەڵن ئەوە ژنی لێ و پیاوی لێ و تکەیف ئەوە نییە ئەوە زین شێکشتی لەم هەفتەیەکە دەورەیە کراوە دوی کاراتی کۆمفۆ بەخوا لە مناڵۆ لێتێ تا پیایی بەتەمەن بە قوربانم تۆ شێت مەکەی بۆ لێ من ناگەیت تیم یا من بێعقلم نازانم تێوگەێنم یا خۆت تێنا نازە من تێناگەم کاکەم بە بۆ شوێنێکی خۆش تۆزێ کەیف بکەم کەیف زەوق ئەها زۆق وڵای بێژگە لە پارکی شا شوێنی ششمان هەیە ئادەی پارکی هەواری شار کاکە ئەوانە ناڵم ڕۆحەکەم تۆ بۆ هار مەکەی بۆ شێت مەکەی چاوە ڕاستەکەم من خۆم زۆر تەواو نیم نازە من تێناگەم نازەمان بەس چییە کاکە بەشک ئەم جارە تێ بگەیت ئادی ئەوە شوێنێکی خۆشە چاوە ژێڕیت ژنی لێ پیاوی لێ گەنجی لێ هەر هەمووی تێگەی لە ئیسراحەتێکان هەرمە پرسە تێگەشتی دەکاکە دەتەوا بڵێ لەو کاتەوە دەسەرکەەوە با بووم بۆ شوێنی تۆتێ من مەمنونی دەبڕۆ کاکە دەبڕۆ برا ئەرەوە کۆ سوکانەکەم ئەرێ دە ماڵاوێ سەری شگەمی شیان بە حەقی قوڕاتە دا بەزە کاکە تا بەزە برای عزیزم من ناکرێ کاکە تۆ مەجوڵە تامەلا مەجوڵە لێ خوڕم لا مەجوڵە لە شوێنی خۆ وەرە کاکە وەرە یاوەش سەر نەکەوم نانە کاکە دەتۆ وەرە بڕۆ سەرەوە نەجوڵێ تاسمە شوێنی باشە بە قوربان باشە یاوەش پەنجەم یەسر پەنجەمە پێوە کرد ماڵە یاخوا بەخێر بە قوربانی خاوە سپاس دەکەم بڕێنی سا ئەرە وەڵڵا کاکە یاخوا بەخێر بێ چاکە جانی ساوم بۆ شوێنێکە خۆ دەتەوێ برای عزیز تۆ لە کاتۆ قسە بکردیا کاکە تۆ ئەزانی چی هەدەفی شوێنەکەت بە من نەوت زۆر مەبەستمە بچمانە بە سەرچاو ئەوە ئەزیزەکەی دڵم یاخوا بەخێر بێ یاخوا بەخێر بێ ئەی یاخوا بەخێر بێ ئەڵم ئیش و کار بە چیەوە خەریشی واللهی والله تۆ دەزانی چی تۆ احترامی خۆ بگرە نازم لەگەڵ منێ بوو یان قوربان من خەریکی وڵڵا خەریکی حیوان هەر ماڵتان لەم ناوەیە نزیکم لەو پشتانەوە ڕاستی وڵای چکە جەنابتم نازم نەبینی بوو بۆیە ڕازەکەیت خوا بەخێر جەنابەت مەشغوڵی چیت بە چیەوە سەقاڵی ئەوەی ڕاستی بە من خەریکی دۆنم کڕین و دۆنم فرۆشتنم دۆمینە دۆنم ها دۆنمی بەڵێ لەخوا بە زیابە وەسم باشە ئێتە بۆیە گوێنایەمە هەر مناڵە خەمەوانێ ئەوەیە ڕاستی لەخوا بەخێر بێ کاکە ئەو شوێنە ئیشەڵڵا هێستا دنیا بەلەوە گەنجێکەمەوە گەنج بەس مرتاحم ئەوەی کە لە دڵما بیهێنم ئەو ئاواتە پێ بڵێم خۆم هەفتەی دوو جارە چم نیو سەعات دانیشم یەمە دەرەوە سوێن بۆ تۆ کار ئەزانم
زۆرم پێ خۆشە کە جەنابێ ئەهانەی نەیرۆ سیارێنێ نانە خەمنە بێگام بێتی زۆر دڵم پێی خۆشە کە تۆ جەنابێ دڵی بۆ شوێنانە ئەکرێتەوە ئەشەمبیلا مرتاحم کاکە من ناچارم تۆ لە دەردی من نازانم بەخوازانم. من خۆم ئەزانم چییە بەخوازانم یا ڕەبی خوای گەورە ڕەحمی پێ بکە ئینشەڵڵا بەخوازانم خوا تەمەن درێژ بێتە ماشەڵڵا تەمەنیشێ هەڵکشاوە ناخۆشە تقریبا لە 60 وەڵا ئێستش گەرمەشامی بە بن باخەڵەوە برژێ والله ڕاستەگەی والله ئەزانم ماشەڵڵا دیارە دڵ تەڕە مهم ئەوەیە ئەم ئاستە تەڕ بێ ئەمە تەڕە شەمبیلا بەمان یەک شتێ پێ بڵێم برای عەزیزم ئێستا ئەو بەمە ئەو شوێنە تێگەی کە تۆ ئەواڵی دڵم تەڕۆمانە ئەوەی تر تەڕتەرێ بێ ئەمەم پێ خۆشە تەمەنە گەنجترە بێتەوە باوەڕ و قەناعەتێ مرتاحەبی مرتاحم ئەو داخی لە دڵمایە لەوێ بیر ڕێژم بەڕاستی دڵخۆشم کە عەزیزیشی وەکو جەنابێت کە دڵێکرێتەوە بۆ شوێنە من خۆشحاڵ بووم کە تۆم ناسی ئەمبەی بۆ ئەو شوێنە خۆشە ها خوای گەورە لە قسمەت و نسیب ها نسیب ئاخ کە حەزم لەو شوێنە خۆش وەرە ئێستا ئەڕۆین مادام تۆنە دڵی پێی خۆشێ وعد بێ من خۆشم لاتە مێنماوانێ دوای ئەشی بەماوانێ نانە تۆ بۆنی تۆ بە قوربان من ئەمێنمەوە لەوێ چکە ئەمەوێ بەجددی یعنی مێشک و هۆش و خۆشم لەو شوێنەیە بەتاڵ ئینشەڵڵا ئیسراحەتەکەی یعنی لەو تەسەوەڕام لاوانێ نەخۆشیشە بێ نەخۆشی بەڕێن ئەوەیە ئاخە من بەدوای ئەوەیە ئەگەڕێم شوێنێک مرتاحم کە ئاسوودە بم بەس یەک بەڵێنم پێوەی مەمنونە بم ئەگە حال کەچوو بۆ شوێنە هیوادارم هەفتەی جارە سەر بیتەوە چی سەری لێ شوێنە بەس فێری ئەو شوێنە بم هەموو ڕۆژێک بەخوا چی منەزانە دایە بتم خۆزگە خۆمە جارمە بۆم ڕۆژێ بچوومە ئەوەنە مرتاحم پێی باوەڕ و قەناعەت هەیە کاکە تۆ ماڵ و مناڵی خۆتە هەیە لەوانەیە پێویستە بۆ شوێنە نەبێت بەخوا بخۆ ئەزانین چی پێویستەکە کاکە وەڵی پێویستم پێیەتی چۆن پێویستم پێ نییە ڕاستە ماڵ و مناڵەمێ لەخوا بە زیابێ الحەقیق هەموو کەسێ پێویستێتی وایە چیە نەک هەموو کەسێ یعنی بەجددی جاری وایە لە ماڵی شەوی هەر خەیاڵ لەو شوێنێ وایە تێگی حەڵەسی لە خەو خەیاڵ لەو شوێنێ نانەخۆی خەیاڵ لەوێ لە دەرەوەی لە هەر فەوتاوە مێشک و هۆشم لەوێ کاکە من مەحروم برا وەڵێک لێلیسیشم بێت محرومم لەو شتە ئەمە یەکە ئیستراحەت کەم بەخوازانم بەخوا بێەوەی جۆرەکە چی بۆ؟ ئەخ خەری و پڕێتەواگار لێ بۆ ئەخ سیارەیەکە و ئەڕوە دڵی گەورە بەخەینە خەینە دڵی گەورە من ناوی جەنابتم هەر نەزانی من ناوم عاسیە ماسی؟ نانا عاسی کاک عاسی جانێکزایی لەو سەری شەو کە هاتینەوە پوشی خورما لەگەڵ خۆمان ناهێنی کاکە خورمای چی بە قوربانی چاوە بن لەم شوێنە ئەی نازانم ڕۆ حەکەم تۆ لێ چی بۆ خاڵز هەر نەگەیشتین ئەوە گەیشتین بە قوربانی چاوم ئەی من هیچ نابینم بەرێ کاکە ماسی لە بەحدا ساوا کراوە نەبەس آخر هیچ نابینم پەلە مەکە کاشی من ها دە تۆ دابەزە گەیشتین دە تۆ دابەزە کاک دابەزە برێ دابەزە کاکە تۆ من هێنا بۆ کوێ دە تۆ یەک قسە مەکە دە تۆ وەرە لەگەڵ ما حەق نەبێت دە تۆ وەرە کاک کاکە تو بۆ من هێناوتام شوێنە بە قوربان ئەی کاکی من تۆ خۆتنەوە بەر بۆ شوێنێ هەموو تەمەنێکی جیاوازی لێبێ ئەمە ئەو شوێنەیە کە هەموو کەسێک دڵی لێ ئاسوودەیە کاکە جان کرێکەی تۆ چەند وە ساقە ئەی بۆ قسارە مەکە بۆ ئەو شوێنانە چۆن کرێ وەرەگرن دەما چەکەم بەرێ بەس من نازانم من لەم ماچە سەر دەرناکەم تێ نەگەیشتم من مەمنونی تۆم چونکە ڕێگری و کردنە و هێشتوشی گوناح بم ئەخە بە قوربانی چاوم ئێرە گوناحی تیا ناکرێ ئێرە بەس دوعای خێر و فاتحەی تیا ئەزانم بە قوربان تۆ لە من ناگەی جا ماقبولە من دەردە دڵی خۆم بۆ دنیا بەیان کەم ناکرێت هەر ناموسش مەچێ ڕۆحەکەم یەکشتم لەگەڵا بکەی مەمنونتم بم بەرەو بۆ ماڵەوە دوو قات کرێت هێمێ من لە خزمەتە باشە بەزەڵم پێشوی بڕە بۆ هەر خێرە ناکی بۆ خۆ فاتحەی داین و ناڕێ الفاتحة يا ربي خوال لا مردو له همو مردو كسر خوش بخوال فرم بابا فرم وەرە کوڕم باي ئێرە ماڵی باپیرێ باپیرە
ڕێز لە دایە گەورە بام گەورە بگرە باشە؟ ئاخۆ دەزانی باپیر و داپیرە زۆر خۆشەویستن باشە؟ خۆشەویستە. ئیتر تۆش مەرۆ لای باوکە باشە؟ ناڕۆمەوە. بیست پڵە. چەندێکە پێم بڵێ کەرێکمان هەیە چەندێکە نازان مەبەستی منە. ناڕۆمەوە بلای. بەتۆڵێ؟ هەسە وریا دەرگا خێرە بڕۆ بزان کێ ئەبێ باپیرە بێ. جان چۆنی؟ گیان باشی بۆ قوربان تۆکی ئەڵە تۆ چی؟ دایە پێ کاتووە. بابێت بژورێ بکێ باپیرە نییە؟ نا تۆ کێت؟ ئۆکێ نازانم. ئای ئەوە چێفەی مەڵی نامناسیتەوە ناوش نەزانێ وەرە تۆفیقی مێردتم چی؟ ئەی چۆن مێردەکە واکو؟ وانییە بابا کوڕ خوێنیە ئەخدە تۆ سێری کە ئەو بۆنی خۆسە و بۆنی ناخۆس. ناخۆ من تۆفیقەکەی جاران نەماوە ئەی چۆن؟ شۆفێرێک دەرسێکی دایە موانەیەکی فێرکردم هی خۆشەویستی وەفا تۆڵەن عمرم بیرم ناچێتەوە ئەو تۆفیقەی جاران نەماوە پیس و بۆخەڵا ئەسی لێهاو ئەوە ڕێ پشەکە خواردی ئێستا هەموو ژیانم ڕۆمانسیە و ژیانم تەرخان کردو بۆ ئێوە خۆزگە تۆفیقیان ئەوە زووتری پاک و خایم بوو تا بەخوامی خۆسەویستی بۆ دەرەبردی. لەمە دوات تۆ ئەمریکا من تەنفیزیەکەم ئەڵڵا تۆفیقیان